منداڵەکان تەنها پێست و ئێسکیان ماوەتەوە. برسێتی هەڕەشە لە 25 میلیۆن سوودانی دەکات. هۆشداری لە کارەساتێکی گەورەی مرۆیی لە سوودان دەدرێت. بۆی شەڕی ناوخۆوە ملیۆنان کەس ئاوارە و بێماڵ و حاڵ بوون. زیاتر لە 25 میلیۆن کەس ڕوبەڕووی کەمی خۆراک بوونەتەوە. زیاتر لە 4 میلیۆن منداڵ لە ژێر هەڕەشەی سەختی برسێتیدان و تەنها پێست و ئێسکیان ماوەتەوە. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان هۆشداریدا کە منداڵانی خەرتوم و دارفۆر ڕوبەڕووی برسێتێکی سەخت بوونەتەوە. زۆرینەیان دووچاری بەدخۆراکی بوون، تەنها پێست و ئێسکیان ماوەتەوە. هەزاران خێزان لە شاری فاشری باشووری سوودان گەمارۆدراون و بەهۆی برسێتیەوە مەترسی مردنیان لەسەرە. لە ویلایەتی خەرتوم بەهۆی بەردەوامی شەڕ و گەمارۆوە بەدخۆراکی قورس لەناو منداڵاندا دروست بووە. زۆرینەی منداڵان ڕوبەڕووی برسێتی بوونەتەوە، تەنها پێست و ئێسکیان ماوەتەوە. ئەوەش خراپترین دۆخی مرۆیە لەسەر ئاستی جیهان. نزیکەی 25 میلیۆن هاوڵاتی ئەو وڵاتە خۆراکی پێویستیان دەست ناکەوێت. لە شاری فاشر، پایتەختی ویلایەتی دارفۆر لە باکووری سوودان، تاکە ناوچەیە بەدەست سوپای سوودانەوە ماوەتەوە. هێزەکانی پشتیوانی خێرا گەمارۆی هەزاران کەسیاندا و مەترسی لەسەر ژیانیان دروست بووە کە بەهۆی نەبوونی خۆراکەوە گیان لەدەست بدەن. بەرنامەی خۆراکی نەتەوە یەکگرتووەکان بڵاوی کردەوە نرخی خۆراک بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. نرخی گەرمەشامی و گەنم بە ڕێژەی لە سەدا 460 لە شاری فاشر بەرز بۆتەوە. زۆرینەی بازاڕەکان داخراون بەهۆی نەبوونی کاڵا و شمەکەوە. چێشتخانەی ماڵان هیچ پێداویستیی ڕۆژانەی تێدا نەماوە. برسێتی بە تەواوەتی باڵی بەسەر ناوچەکەدا کێشاوە. یونیسێف بڵاوی کردوتەوە لە سایەچلی منداڵانی خوار 5 ساڵ تووشی بەدخۆراکی قورس بوونەتەوە. زۆرینەی دانیشتوانی خەرتوم و دارفۆر دەستیان بە ئاوی پاک و خۆراک و چاودێری تەندروستی ناگات. لە ناوەڕاستی مانگی نیسانی 2023ەوە شەڕی ناوخۆ لە نێوان سوپای سوودان بە سەرۆکایەتی عەبدولفەتاح بورهان و هێزی پشتیوانی خێرا بە سەرۆکایەتی محەممەد حەمدان دەقلو و دەستی پێکردووە. بەهۆیەوە دەیان هەزار کەس کوژراون و ملیۆنان کەس ئاوارە بوون. شەڕی ناوخۆ لە سوودان بە هاوکاری و پاڵپشتی وڵاتانی دیکە لەوانەش ئیمارات بەردەوامە. بەڵام یەکێکە لە پەراوێز خراوترین شەڕەکان لە شەقامەکانی جیهان و میدیاکانیش هێندە باسی ناکەن. هەرچەندە بەپێی ئامارەکانی ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ پەنابەران بۆی شەڕ و ناکۆکیەکانەوە زیاتر لە 10 میلیۆن هاوڵاتی سوودان ئاوارەی ناوخۆی وڵاتەکە بوون. بەڵام کونسوڵی پەنابەرانی نەرویجی ژمارەی ئاوارە ناوخۆیەکان بە 15 میلیۆن هاوڵاتی دەخەمڵێنێت کە بەشێکی زۆریان ژن و منداڵن. سوودانیەکان لەو کۆمپانیای بۆیان دیاریکراوە لەو وڵاتانە ڕوبەڕووی کەمی سەرچاوەکانی ژیان دەبن و پێوە دەناڵێنن. خێزانە سوودانیەکان جگە لە جلەکانی خۆیان ناتوانن هیچ شتێکی دیکە لەگەڵ خۆیان ببن، چونکە زۆر جار سوودانیەکان بە هەفتە و بە مانگ بە پێدەڕۆن بۆ ئەوەی بگەنە شوێنێکی پارێزراو. بەپێی راپۆرتی یونیسێف زیاتر لە 14 میلیۆن منداڵ پێویستی بە پەلەیان بە هاوکاری مرۆیی هەیە. لەو ژمارەیە بەلایانی کەمەوە 4 میلیۆنیان بەهۆی بەدخۆراکیەوە دەناڵێن و چاوەڕێی مردنێکی چاوەڕوان کراو دەکەن.